السلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە بەر خاتری ناوە جوانەکان و سیفاتە بەرزەکانت لێمان خۆش بە، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ بکە. خۆشەویستان، بێگومان یەکێک لەو شتانەی کە پێویستە گرنگی پێ بدەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش بە هەمان شێوە بریتیە لە قورئان خوێندن. یەکێک لە پیاوچاکان دەفەرمێت هەر کەسێک خوای گەورەی خۆش بوێت ئەوە فەرمایشتی خوای پەروەردگاری خۆش دەوێت کە قورئانی پیرۆزە. هەر کەسێک خۆشەویستی خوا بەڕاستی لە دڵی دابێ پێی خۆشە لە خزمەتی قورئانی پیرۆزدا بێت کە فەرمایشت و کەلامی خوای پەروەردگارە. بە پێی خۆشەویستەکەی تۆ بۆ خوای پەروەردگار قورئان دەخوێنیت، چونکە ئینسان تەشبیهات نەبێ حەزی لە هەر کەسێک بێ و کەسێکی خۆش بوێ حەزەکە گوێی لێ بگرێت. کەسێک حەزی لە قورئان خوێنێکە حەزی بە دەنگێتی حەزەکە بەردەوام گوێی لێ بگرێت. کەسێتر حەزی لە وتار و محاضرە و خوتبەی مامۆستایەکە، کەسێتر حەزی لە دانیشتن و مەجلیسی کەسێکە، چێژی لێ وەرەگرێ حەزەکە بەردەوام لەگەڵی دابێ. ئەو کەسەیشی بەڕاستی خۆشەویستی خوا لە دڵی دابێ پێی خۆشە بەردەوام لە خزمەتی قورئانی پیرۆزە بێت. با ئێمەش ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە و دوای ئەوەش بە ئیزنی خوا قورئان دروشمی ئێمە بێت، بەردەوام بیخوێنینەوە. ئەو کاتە پشتیوان بەخوا کاتێکیش دەمرین بە زمانی زیکرەوە، بە زمانێکە کە قورئانی خوێناوە بە فەرمایشتی خوا و ڕۆحمان دەردەچێت. پێمان خۆش بوو ئەم شەو بە سەرهاتی گەنجێکی ئیماندار باسکەین، ڕەحمەتی خوای لێ بێت. گەنجێکی ئیماندار هەبوو، ئەم گەنجە ئیماندارە بۆ سەردانیکردنی نەنکی داپیرەی دەڕۆشت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر. داپیرەیەک و نەنکێکی پیری هەبوو سەردانی دەکرد. قەدەری خوای پەروەردگار وا بوو ئەم گەنجە تایەک لە تایی سیارەکانی تەقی، تایەک لە تایی سیارەکەی تەقی. کاتێککە تایەکەی تەقی دابەزیە خوارەوە، دابەزیە خوارەوە بۆ ئەوی کە تایەکەی چاک بکات، بۆ ئەوی سپێرەکەی دەربکات، تایەکەی چاک بکاتەوە. بەڵام کاتێککە سنووقی سیارەکەی کردەوە بۆی سپێرەکە دەرکات، تایە سپێرەکە قەدەری خوا لە دواوە سیارەیەک لەو گەنجەیدا دای لە خۆی و لە سیارەکەشی. بەڵێ، بەڵام زۆر بە سەریعی هات لە پشتەوە لێیدا. ئەم گەنجە ئیماندارە کەوت، بەڵام بە خەستی بریندار بوو. وەڵڵاهی ئەگەر ئێمە ئیمانداری ڕاستەقی نەبین، بەڕاستی خوامان خۆش بوێت، خۆشەویستی خوای پەروەردگار وامان لێ دەکات، زۆر ئیمانمان بەهێز دەبێت. پێشەوەی بەسەراتەکە باسکەین، یەکێک لە پیاوچاکان ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێ بێت ئامۆژگاری خەڵکی دەکرد، بەڵام ئامۆژگاریەکی بە قووەت و بەهێز. زۆربەی ئەو خەڵکە دەگریا، زۆر بەناوبانگ بوو لە زوهد و لە تەقوادا ڕەحمەتی خوای لێ بێ. دوایەوەی کەوتارەکەی تەواوە کرد لە مزگەوتەکە، ئەچووە پشتەوە، لە پشت مینبەرەکەوە دەستی ئەکرد بە گریان بە تەنیا، ئەچووە پێچێکی مینبەرەکەەوە، چۆن دەڵێ ئێستا بڕێتە پشتی ئەم مینبەرەوە، دەڕۆشتە پشتی مینبەرەکەەوە دەگریا، بەڵام بە کوڵ دەگریا. ئەزانین چیە وت؟ کاتێککە خۆشەویستی خوا لە دڵا بوو ئەو دڵە ئاوەدان دەبێتەوە. بەخوا ئەمەندە ئاوەدانە، ئەوەندە خۆشە، قەت تەسەوری ناکرێت. دەگریا، دەیفەرموو خوایە گیان، ئەگەر لە ڕۆژی قیامەتە بڕیارتدا من بخەیتە ناو جەهەنەمەوە بەهۆی تاوانەکانی خۆمەوە، خوایە گیان من یەک داواکاریم لە تۆ هەیە. ئەگەر من بخەیتە دۆزەخەوە بەخوا بەهۆی تاوانەکانی خۆمەوە تۆ زوڵمت لە من نەکردووە. ئیمامی ابن جەوزی ئەو ئیمامە گەورە واڵێ ڕەحمەتی خوا لێ بێ، ئیمان زەعیفی وەک من تۆ بێت چی بڵێت؟
خوایە گیان ئەگەر لە ڕۆژی قیامەتا من خسە جەهەنەمەوە یەک داواکاریم لێت هەیە من تۆم زۆر خۆشەوێ خوایە گیان بەس تو گەورەی خۆت خوایە گیان بە ئەهلی دۆزەخ مەڵێ ئەوە ئیبن جەوزیە و عەزابی ئەدەم با خزمەکان و کەس و کارەکەم ئەوەی کە نزیکی خۆم و کە ئێستا گوێ لە وتارەکانم دەگرن خوایە گیان بەو کەسانە مەڵێ ئیبن جەوزی لە جەهەنەمدایە ئەزانی بۆچی نەک لەبەر خۆی چونکە دەڵێن ئیبن جەوزی لە دنیادا خوای بە ئێمە ناسان ئەو باسی گەورەی خوای بۆمان دەکرد ئێستا لە جەهەنەمدایە خوایە گیان پێیان مەڵێ با خەڵکی گومانی خراپ بە تۆ نەبن الله ئەکبەر ئەمە خۆشەویستیە بۆ خوا خوایە گیان بە خەڵکی گومانی خراپ نەبن بڵێن ئیبن جەوزی بەم هەموو تەقوایەوە بەم هەموو ئیمانەوە چوە جەهەنەمەوە ئەو لە دنیادا خوای بە ئێمە ناسان ئێستا لە جەهەنەمدایە خوایە گیان لەبەر خاتری ئەوەی گومانی خراپ بە تۆ نەبن یا ڕەبی خوایە پێیان ڕامەگەێنە ئەمە ئیمانداریە ئەگەر دڵێک ئەمەی تیا بوو ئاوا خۆشەویستی خوای تیا بوو قورئان دەخوێنێ ئەم گەنجە ئیمانداریش لە پشتەوە سیارەی لێدا بریندار بوو بە خەستی یەکێک لەو کەسانەی کە ئامادە بوو لەگەڵ هاوڕێکەیدا دەڵێ هەڵمان گرت گەنجەکە بەڵام سیارە وێرانی کردووە زۆر بەتونی لێی داوە سیارەیەک وەرە بە سەریعی لێت بدا ئەبێ چیت بەسەرا بێت هەڵمان گرت پەیوەندیمان کرد بە ئیسعافەوە سیارە فریامان بکەوێ گەنجێک بوو تازە پێگەیشت گەنجێک بوو سەرەتای عمری بوو هەروەکو چۆنە ئەمڕۆ گەنجانێک دەبینین سەرەتای عمریانە بەڵام جیاوازن لەگەڵ ئەم گەنجەدا پانتۆڵێکی دڕاو دەکاتە پێی ملوانکێ لە مل دەکات بازنێک لە دەستی دەکات ئەژنۆی هەمووی بە دەرەوەی دڕاوە پانتۆڵەکەی حەفرێکی کردووە قژی خۆی ئامەیامانەمی کەچەڵ کردووە قەنافزێکی و ساکسۆکێکی داناوە بەڵام ئەوش گەنجون ئەمانش گەنجن دەبا چۆ لەمانە بکەین ئەمە بۆ نیە کاتی پێ بەسەر بەرین بۆی کە هەست بە شەرمەزاری بکەین کە ئێمە زۆر دواکەوتوین پێت خۆش بێ پێت ناخۆش بێ هەر دەمریت ئێستای ما 23 ڕۆژی ڕەمەزانمان تەواو کرد خوا لێمان قبوڵ کە 23 ڕۆژ لە مردن نزیک بووینەوە مانگ بە مانگ ڕۆژ بە ڕۆژ سەعات بە سەعات بەرەو قیامەت و بەرەو مردن دەڕۆین ئەم گەنجە تازە پێگەیشت سەرەتای گەنجێتی بوو بەڵام دەفەرمێت دیار بوو ئەو دوو کەسێک کە هەڵیان گرت بە برینداری دەڵێن دیار بوو کەسێکی متەدەین بوو ڕیشێکی جوانی هەبوو دیار بوو کە بە مەزهەریا دەزانی ئەمە ئینسانێکی ئیماندارە دەفەرمێت گوێمان لێ بوو قسەی دەکرد بەڵام نەمان دەزانی چی دەڵێ بەڵام کاتێکە لەناو سیارەدامان نەکەوتینە ڕێ بەرەو نەخۆشخانە گوێمان لێ بوو بە سەوتێکی زۆر خۆش قورئانی دەخوێنە سبحان الله دەڵێ سەیرت ئەکرد ئەوت ئەم گەنجە بریندار نییە خوێن هەموو لاشەی داپۆشی بوو هەمووی گیانی خوێن بوو هەر لە سەریەوە هەتاکو پێی هەمووی خوێن داپۆشی بوو هەمووی خوێنی لێ تکا گیانی خەڵتانی خوێن بوو ئێسقانەکانی شکا بوو ئێسقانی قاچی پەراسووی هەمووی شکاو بەڵام وەڵڵاهی کاتێک گوێت لێ دەگرت ئەوت ئەم گەنجە یەک عیبیتیانی قورئانی دەخوێنا بە سەوتێکی خۆش بە سەوتێکی ڕون و ئاشکرا قورئانی دەخوێنە ناو سیارەدانە ناو ئیسعافە بەرەو نەخۆشخانە دەیبەن هەمووی گیانت خەڵتانی خوێنە ئێمە عیبمانتیانێ قورئان ناخوێنین لاشەمان ساغە قورئان ناخوێنین ئەو فەقیرە هەمووی ئێسقانەکانی زۆربەی شکاوە گیانی هەمووی خەڵتانی خوێن بووە بەڵام قورئانیش دەخوێنێ و سبحان الله هەر ناڵی بریندارە بەڵێ بەڵام سیرمان کرد لە لێواری مردنایە بەردەوام بوو لە قورئان خوێندن بە سەوتێکی خۆش بە سەوتێکی ساف قورئانی دەخوێنان لە ژیانمدا هیچ کەسێکم گوێ لێ نەبوو ئەو دوو پیاوە باسی دەکەن واللهی گوێم لێ نەبوو هیچ کەسێک ئاوا قورئان بە جوانی بخوێنی ئەمەندە سەوتی خۆش بوو کاریگەر بوو سەیرتەکەن هەموو گیانی خوێن و سوور بووە ئێسقانی شکاو فەقیرە پشتی شکاوە قاچی شکاوە وێران بووە بەڵام قورئان دەخوێنێت بەڵێ لەرز هات بە گیانمدا
کە ئەم پیاوەم بینی بەم شێوەی ئەوەندە ئیماندارە گەنجێکی تازە پێگەشت و گەنجە خۆشەویستەکان چاو لەمانە بکەن ئیماندار بە ئیماندار دیسکۆ مەبە ئیماندار بە خواناس بە پێت عیب نەبێ ڕیشێکدانێک کە واجبی هەموو پێغەمبەران بە سەلامی خوایان لەسەر بەدایانناوە ئەزان شێخ عوسەیمین ڕەحمەتی خوا لێ بێ کاتێکە تووشی نەخۆشی سەرەتان بوو ئەو ئیمامە گەورە ڕەحمەتی خوا لێ بێ ئیمامی ابن عوسەیمین وتیان تۆ ئەبێت دەرزیت لێ بدرێ دەرزی بەڵام کاتێک کە دەرزیت لێ دەین مووەکان هەمووی ئەوەرێ وتیانی ڕیشتشم پێوە نامێنێ وتیان بەڵێ خۆ شەرعی بوو دروست بوو دەرزی لە خۆی بدایە فەرمی وەڵڵاهی مادەم ڕیشم دەوەرێنێ دەرزی لە خۆم نات پێم شەرمە بەبێ ڕیش بگەڕێمەوە بۆ لای خوا پێم شەرمە بەو شێوە وەفاتی کرد ڕەحمەتی خوا لێ بێ ئامادە نەبوو بەو شێوە ئەوە ئیمانداریە لە تۆش ئاوا بە والله بەخوا ڕیش دانانێ مسلمانم کورت ناکەم با پێ نەڵێن ئیسلامی ئەوە تۆ تەوێ بڕۆیتە فێردەوس و بەهەشتەوە ئەوە دەتەوێت پێشی ئەمانە بدەیتەوە قەت پێیان ناگەی هەتا ناوی قەت پێیان ناگەی هەتا وەکو ئەوان نەکەی ڕیش پەیوەندی بە ئیسلامیەوە نیە ڕیش سنەتی پێغەمبەران و سەحابە و تابعین و ڕەحمەتی خوای لێ بێت بەڵێ دەفەرمێت قورئانی دەخوێنە ناو ئیسعافەکەدا بەرەو نەخۆشخانە دەڕۆین بەڵام لە پڕێکە لە ناو سیارەکەدا پێشە بگەین نەخۆشخانە دەنگەکەی نەما سکوت تاو کۆتایی پێهات لە پڕێکە دەنگی نەما قورئانی دەخوێنە لە پڕێکە کۆتایی بە دەنگەکەی هات لام کردەوە سەیری ئەو گەنجە ئیماندارم کرد بەڵام گەنجێک بوو وەکو من و تۆ نە ئێمە حەدمان چێ دەگەین بمانە بە عومر نییە کە ئینسان خوای گەورە ئیمان و تەقوایەکی بەرزی پێبەخشی ئەوە دەبێت واللهی ئینسان لە دنیادا پێشەوەی لەشی ساغە قورئان نەخوێنێ و زمانی بە زیکر پاراو نەبێ قەت لەو کاتەدا ئامادە نییە خوای گەورە بۆی ئاسان ناکە قورئان خوێنە زیکری خوا بکە هەیە لە سەرمەرگای گۆرانیڵێ بەنجی لێدەن گۆرانیڵێ بەنج نەخۆشە گۆرانیڵێ هەیە قورئان نەخوێنێ هەیە زیکری خواکە بۆی لە کاتی مردنا پێویست پێیەتی لە پڕێکە دەنگ نەما کۆتایی پێهات لام کردەوە سەیرەکەم ئەم گەنجە شایەتمانی هەنا پەنجەی شایەتمانی بەرز کردەوە یانی خاو بۆوە شایەتمانی هێنا وەفاتی کرد دوای قورئان خوێندنەکە شایەتمانیش هێنا بەڵێ واللهی سەری دانەوان سەری ملی لار بووە تاو بە قورئان و بە شایەتمان وەفاتی کرد هەر کەسێک ئەهلی قورئان بێ ئەو پێشتر قورئانی زۆر خوێناوە بۆی خوای پەروەردگار ئەوە ئاخری خێر کرد ئەوە نیعمەتێکە خوا بە هەموو کەسێکی نادا گەنجە خۆشەویستەکان ئێوەش پیاوی تەواو بن ئیمانداری تەواو بن ئینەهم فتیة ئامنوا بربهم وزدناهم هدى ئەوانەی ئەصحاب الكهف کۆمەڵە گەنجێک بوون خوای گەورە دەفەرمێ کۆمەڵە گەنجێک بوون خاوەنی ئیمان و تەقوا بوون ئیمانیان بەخوا هێنا بوو ئێمەش هیدایەتی ئەوانمان زیاد کرد ئێوەش گەنجن پاشە ڕۆژی ئەم میلەتە چاوەڕێی ئێوەیە پاش فەزلی خوا دەی هەوڵدن بەڵێ دەفەرمێت کۆتایی بە ژیانی هات و پێش ئەوەی بگەین بە نەخۆشخانە وەفاتی کرد بەڵام بە چیەوە بە قورئان خوێندن و بە شایەتمانەوە کاتێک کە تەماشام کرد زۆر گریام سبحان الله گریانێکم بۆ هات نەمەتوانی بوەستم بە هیچ جۆرێک گەنجێکی ئیماندار بە بەرچاومەوە هەموو گیانی تێکشکاوە حتا مرد قورئانی خوێنا و شایەتمانی هێنا بەڵێ ئەم گەنجە ئیماندار ڕەحمەتی خوای لێ بێ نەمەتوانی بە هیچ جۆرێک کۆتایی بە فرمێسکەکانم بێنم بەڕاستی زۆر کاریگەر بگەشتین لە نەخۆشخانە گەشتین بە هەر کەسێک لە دکتۆرەکان و لە سستەرەکان و لەوانەی کە لە نەخۆشخانە بوون بەسەرهاتی ئەم گەنجەمان بۆ باسکردن هەموویان تەئسیری لێیان کرد متەئسیر بوون بە ئەم گەنجە چۆن وەفاتی کردووە یعنی سبحان الله ئەم پیاوە قورئانی خوێنا بەڵێ ئەمە بە شایەتمانەوە مرد بەڵێ هەموویان وەڵای دەستیان کرد بە گریان جەماعەتی نەخۆشخانە بەڵێ یەکێک لەوانەی کە لە نەخۆشخانەکە بوو دکتۆرێک بوو هەڵسات چوون نێوچاوانی ئەو گەنجەی ماچ کرد بە مردووی ماچی کرد نەشی دەناسی چونکە خوا ڕێزی لێگرتووە من و تۆ ئیمان زائیفی چیمان کردووە
ئەم ڕەمەزانە چەند قورئانتان ختم کردووە کاکە گیان دەی چەند قورئانتان خوێنوە چەند هەزار ئەستەغفیرڵڵاه و سوبحان اللهتان کردووە دوای مانگی ڕەمەزانیش ئیمانەکەتان سارد مەکەنەوە و زەعیفی مەکەن بەهێزیکەن پشتیوان بەخوا ئەفەرمێت ئەوانەی کە لەوێ مۆزەف بوون وتیان وەڵڵاهی حتا نەزانین چی کاتێ نوێژی لەسەر دەکرێت لە چی شوێنێکە کەسمان لە دەوامەکەمان ناڕۆینەوە کاتی دەوام تەواوبوونیشە بەس وەڵڵاهی دەمانەوێت نوێژ لەسەر ئەم گەنجە ئیماندارە بکەین ئەمجا بڕۆین و بەلای ماڵ و مناڵی خۆمان ئەمە بە حەقتر دەزانین بەڵێ یەکێک لەوانەیە کە لە مستەشفاکە لە نەخۆشخانەکە بوو پەیوەندی کرد بە کەسێکی نزیکی خۆیەوە برای ئەو مردۆم ئەو هەواڵەیان پێدا وتی وەڵڵی ئەم برای من هەموو دووشەمەیەک دەڕۆژ سەردانی نەنکی خۆی دەکرد لە شارێک و لە دێیەکی تر بوو بەردەوام سیارەکەی پڕ بوو لە شەکر و چای و برنج و ڕۆن و خواردەمەنی بۆ فەقیر و هەژارەکانی دەبرد بەردەوام خزمەتکاری فەقیر و هەژارەکان بوو هەموو خەڵکی دەیناسێ کە چەندی ئیماندار بوو واللهی ئەم گەنجە برای من بەردەوام خەریکی قورئان خوێندن بوو ئەم گەنجم دەبینی ئەم برای خۆم بەردەوام قورئانی دەخوێنە بەڵێ کەسێکی ئیماندار بوو واللهی بەردەوام خەریکی نوێژکردن و شەو نوێژ بوو بەڵێ ئەم گەنجە ئیماندارە بەم شێوەیە مرد گەنجێکی زۆر پیاوێکی زۆر بە تەمەنێکی زۆر خەڵکێکی زۆر نوێژی جەنازەیان لەسەری کرد بەڵام گرنگ چییە براکانم لە کۆتاییدا دەڵێم برا بە ڕێزەکانم با ئیسفادە لە ژیانی خواناسان و پیاوچاکان بکەین قورئان بخوێنە بۆی لە کاتی سەرەمەرگا قورئان بخوێنی خوات لەبیر بێ بۆی لە کاتی سەرەمەرگا شایەتمان بهێنی خۆشەویستی خوا لە دڵتا بێ بۆی کاتێک کە مردی خوای گەورە لە کاتی مردن تا فریاد بکەوێ یەکێک پیاوچاکانی پێشینان دەفەرمێ ئەو کاتێک کە ئینسانی ئیماندار پێشەوەی ڕۆحی دەرچێ مزگێنی بەهەشتی پێدن بە پێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مزگێنی بەهەشتی پێدرێ دەفەرمێت لە ناو بەهەشتیشا ئەو ئینسانە ئیماندارە بەردەوام چێژ و لەزەت لەو مزگێنێ دەبینێت لە بیری ناچێ ئەمەندە خۆش بۆ بەلایەوە مزگێنی سەرەمەرگی کەوتیانە تۆ بەهەشتیت ئەی فڵان کەس وەڵڵای لە بەهەشتیشا خۆشی لەزەتی ئەو مزگێنی لەبیر ناچێت بەردەوام لەبیرێتی چونکە سەرەتای خۆشیەکانی بوو با ئینشاڵڵا بە خۆماندا بچینەوە چاو لە ئەم گەنجە ئیماندارانە بکەین تۆبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوا ڕووبکەینە خوای پەروەردگار و قورئان بخوێنین پشتیوان بەخوا خوای گەورە ڕەحمان پێ دەکا و ئاخرمان خێر دەکات یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوا ئەگیان ئاخرمان بەخێر بگێڕی خوا ئەگیان بە شایەتمان و بە زیکر و یادی خۆتە لەم دنیای دەرمان بکەی ئاخرمان بەخێر بگێڕی خوایە لە عەزابی قبر و ناخۆشی قبرمان پارێزی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين